بەڵێوەرزان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە ئێستا چراخان ڕەفیق لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمانە. چراخان سڵاوت لێبێ، میدیاکانی پارتی دەڵێن فەرمانی دەگیرکردن بۆ تۆ دەرچووە، ئایا ئەمە ڕاستە؟ والله هەموو کوردی کوردستان و پێشنەوە و شەهیدان و ماڵە شەهیدان و ڕێزی تایبەتی بۆ هەموو کورد هەیە. من وەک ئافرەتێکی کورد قسە ئەکەم، وەک ئافرەتێکی بێلایەن قسە ئەکەم، دیژی هیچ کەسێک قسە ناکەم و دیژی هیچ کەسێک نیم. بەڵام ئەو هەواڵانیشە بەنسبەتەوە بڵاو دەکرێتەوە هەر هەموو پرۆپاگەندەی مەجموعەیە منداڵەوەکن هیچی تر نییە. هەموو ئەیانەوێت مەجموعەیە خەڵکی منداڵەوەکەی سەرجادن، ئەیانەوێت لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دەبعد دەوێتە ئیشەکەن کە کارانەویرێتێ کە دیژی من و ناوی من بکەدار بکەن. بەنسبەت ئاشتی هەورانیە کە جەنابی حکومەتی وەزیران نازانم چی پیاڵێن دەڵحاصل کەس بچێتی ئاشتی هەورانی نەخێر ڕاست نییە. ئەی بۆ ئەو کاتێک کە هاوسەرگیرێکەمان بڵاو بۆەوە هیچ کەسێکیان قسەیان نەکرد. نەخێرشتی ئاشتی هەورانی بوون، بەڵێ ڕاستە عەقدی زەواج و هەموو شتێکیشم هەیە، بەڵام ئێستا لەم کاتەدا نەخێر جا بوومەتەوە لە ئاشتی هەورانی و فەخریشی پێوەکەم کە جا بوومەتەوە. بەڵام لەبەر من ئەوە قسەی من بۆ هەموو کورد هەیە، بۆ هەموو میلەتی تورک هەیە. من ئەگەر ئافرەتێک لە گەنگەڵەوە ئاڵا بوو، من ئامادەم بێمە گەردەنی دادگات، من ئامادەم بێمە گەردەنی جەنابی کاک مەسعود بەرزانی. من سڵاو و ڕێزم هەیە بۆ جەنابی کاک مەسعود بەرزانی، سڵاوی خۆم پێ دەگەێنم، هیوادارم پێ لە قسەکانی من بگرێت کە من ئافرەتێکم گەنگەڵ نیم، بەڵام لە گەنگەڵەوە ئاڵانیانم مەجموعەیە خەڵکن ئەیانەیە بەناوی منەوە ناوی من بکەدارکەن، دەست بە کردەکەی خۆیان بەسەر من نابسەپێنن کە جەنابی کاک مەسعود ئاگای لەم شتانە نییە، بە هیچ شێوەیە بە هیچ شێوەیەک ئاگاداری ئەم وەزعانە نییە. بەڵام منیان بکەدار کردووە لە ناو میلەتی کوردا، لە ناو هەموو کوردی مناڵی هەر لە مناڵی کۆتا دەورە منیان کردوێتە ئافرەتێکی سوزد و وەحش و گەنگەڵ. کتوی میلەت لای چراخان ڕەفیق نییە، کتوی میلەت و بودجەی میلەت لای چراخان ڕەفیق نییە. چراخان ڕەفیق لە منداڵیمەوە من ساحب ئیسپانیا کوردستان ئەفاتە بە کرێکاری بێ، دەتوانێت پاسکردنەوە بێ، بە تیجارەت بێ، حکوومەتەکە ئەم شتە بێ کە ئێستا بوومەتە ئافرەتێکی سەرمایەداری کرد. من ئەوەندە دەڵم بە هەموو کورد کە ئەو تۆمەتانی کە دای من ئەخەن کە دەڵێن چراخان نەفسی ڕەشی دیوە نەکە ئەسڵ و ئەساسی نییە. من ئەوانە ئەڵێم لەوانەیە بەناوی منەوە خەڵکانێک هەبن ناویان ئێستا ناوتوێ، بەڵام من ئەو ناوانە لە بەردەمی جەنابی سەرۆکا دێڵێ. بەناوی منەوە کۆمپانیا بەڵێ دانراوە، بەڵام چراخان ڕەفیق هیچ پلسێکی بۆ نەهاتێتە گیرفانیەوە. چراخان ڕەفیق کرێنی فرۆشتی نەکردەوە نەفسی ڕەشەوە و میلەتەوە هی میلەتی کوردەوە. من ئاگاداری ئەم هەموو شتانە کە ئەیسەپێن بەسەر منە کە وەکو باسی یەکەم چراخان ڕەفیق کە نەفسی ڕەشی دیوە ماندانە $1 ملیۆن بەدە گیرفانیا حەق و ئەساسی نییە. من بە ئیسپاتیان لە بەردەمی هەموو میلەتی کوردە، هەموو دادگایەکە حاضرشم دێمەوە نەکەرنی هەر کوردستان دادگای کوردستان، دادگای هەموو وڵاتان. ئیسپاتی یەکەم کە من ئافرەتێکم لە گەنگەڵەوە نەئاڵاو، بەڵام ئەمە دەستێکە خراوەتە ئیشی منەوە و لەبەر بەرزەوەندی چەند ئافرەتێکە ئەگەن لە بەرزەوەندی هیچ کەسێک نییە. لە بەرزەوەندی یەکەمی ئاشتی هەورانی ئەم تۆمەتە بۆ من دروست کراوە، لەبەرەوەی ئاشتی هەورانی یەکەمی زانەی زانی کاژی بمێناوە، لەبەرەوەی نەیبەنە مەحکەمەوە ئاشتی هەورانی وای لە من کرد و تووشی فەزاحەتی کردمەوە منی بکەدار کرد. ئەمە هەموو حەقیقەتەکەیە. ئەبین ئەمە حەقی نییە بەسەر سیاسەتەوە ئەمە دەستی ئاشتی هەورانی لە پیش هەر هەموویەتی، بەڵام خودی جەنابی سەرۆک ئەم حەقیقەتەوە ئەم ڕاستیانە نازانم. من ئەمە ئەڵێم بە هەموو کرد. من ئەوەنەش ئەڵێم من ئافرەتێکم بە ڕەنگستانی خۆم پار و پاسکین کردووە، بەناوی منەوە کۆمپانیایەکیان کردێتەوە، من زانم چیان کردو چیان نەکردووە. کێ کردێتی؟ ئاشتی هەورانی کردێتی، من نەم کردووە.
من نفسي بكردية من حقي من أوي من هم بواب كومبانية خو إيش كارو رسمي حق إيش رسمي خون كردوا هم أوراق رسمي خون لا كمنتوج بردوبو كهرباء أحمد إسماعيل كبوارقه وكاغذ وقانون إثباتيا كهما كمنتوج بردوبو كدائري كهرباء أما اشتكني حاشا لبكري أو كاري كمان لو وزارة كأشهر أنا حجي كردوبو وحجي كردوبو من يتوقف فلسات بوي روزان نسمة داي المحكمة بريطانيا شكاتي بيستم لبر أوية أو موضوع هذا المناسبة كمان جنبالهم ناخر جنابي كانت مستقبل زاني من جنبالين والله الاشتهوراني ودسي اشتهوراني كان غلامي كان أمشان تتسرمني من يسوشاني من لبر الدنيا كمي كجنيك أجنبي ولبر برجوندي خواه جنابي كانت مستقبل من أوانا بعلم يراجل اقتكاني من جن لبر من أسرتي كنا وحمو كردا كان عيان بردم فيش صومتي جنباليان كردم أي عيلان بردم شرفي قوميان برد لكن أي أسرتي هو وصدي هذا كردستان كذن ضل بمنا ده أرحموا بدي ملتي كل بدت راها رفيقة نخير من بس من حايش لو كومبانيا يكون كردوما كان دي ماجستيكا من كان هاو دي كومبانيا هي سپاس شراخان ڕەفیق بازرگانی نەوت سپاس بۆ زانیاریەکانت سپاس بەڕێزان بەردەوامین سکرتێری ئەنجومەنی ناوەندی یەکێتی ڕایگەیاند لەگەڵ یەکگرتنەوەی یەکێتی